نام پیشنگاه من سمای رنگکان اکلیلیکه که تکرار کردن همون رنگکان من بستم آوه که لوحکان من یعنی تابلوکان من دینی هیا مذهبی هیا فلسفی هیا موزیک هیا دوی پیام من هدف من لسر کردستان شونی آرام کارێکی هوەری زۆر وردە یعنی بەڕاستی ئەوە خۆی لە خۆیدا خوڵقی دەوێ و خوڵقەشی دوور و درێژی دەوێت ئەو ها بەوردی ئەو ئیشانە چووکە هەموو وەکو زەنجینە و پێشانەکە دەمانگۆ زەنجیانە پەپولە لەو ئیشانە ئیش دەکرێت هەندێک هونەرمەند پێشان لەو بابەتانە ئیشان دەکرد ئێستاش ئەوە تەقریبەن نەفسی ئیشە بەنەوعەکی دیکە بەڕاستی خەڵکێکی زۆر ڕوو لەم وەرشە دەکەن بە تایبەتی لە شاری دەربەنیخانە و ئەوانە ئەو فێرخوازانێکی کەیان بۆ ئێرە زیاتر لەبەر دابەزاندنی کێش و بۆ جوانی لەژێن و هەندێکشی بۆ ئازاری جمگە و ئازاری شان و فەقرات و تەواوی لەشیانیان. وەرزش بۆ باشکردنی تەندروستیە کەشێکی ئارام بەڕەخسێنێ بۆ ناسینی کۆمەڵێک هاوڕێ و دۆست و برادر لە ڕاستیا کە دوورمانەخاتەوە لەو ژینگە ئالۆز و جەنجاڵەی کەوا بزات لە ڕۆژانی ئەمڕۆ لە دەرەوە بە شێوەیەکی گشتی هەمووان پێوە ئەناڵێنین. Это всенациональный праздник, день создания армянской армии, которая была создана в 1992 году. Это единственный, наверное, один из таких единственных праздников, который объединяет все армянство. Тут нету ни оппозиции, ни позиции. Все понимают, что армия играла огромную роль для становления сегодняшней Армении. Сегодня, как известно, день армии Армении. Вот, и мне представилась честь выступать на этом мероприятии, спев песню в переводе «Брат и я». Это военная песня, и мне очень нравится.